بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. ڕۆژانەی مناڵ. مەبەستمان چییە بە ڕۆژانەی مناڵ؟ ئەوەی کە مناڵ لە شەو ڕۆژە کایکا. با بزانین ئەمە چەند لەگەڵ خۆپارێزی و لەگەڵ تەندروستی ئەو مناڵەیە یەکەکاتەوە. خۆشەویستان، ڕۆژانە ئەوە نییە کە تۆ پارە بی بە مناڵەکە و خەرجیەک و ڕۆژانەیەکی بیتێ و چە سەرفیکە. ئەگەر ئەمە شێ لەگەڵ کرد ئەبێ بزانی ئەو پارەیە بەچی دراوە، ئەبێ چەند خەمی پارەکەتە، ئەو نە خەمی سەرفکردنەکەی بێ، چەند بە حەڵاڵی پێیەکی خەمی ئەوەت بێ، چەند بە تەندروستی ئەم پارێ بەکارەهێنرێ. لەبەرەوە مەفروزە تۆ بە دوای مناڵەکەتا بچیت ئەو پارەی کە دامیتێ چیت پێکڕی، یاخود خۆت جەدوەلی بۆ دانی، ئەمە ناکڕی، ئەمە ناخۆی، ئەوە ناخۆیت. چکە بەڕاستی تەندروستی مناڵ بە تایبەتی ئەوەی کە ڕۆژانە مامەڵەی لەگەڵاکە کە بەردەوامە بێ لەسەری هەمووی ئەبێ بە نەخۆشی. ئەو شتانەی کە مناڵ ئەمڕۆ تووشی گیرۆدەیی دایک و باوکیشە بێ بەهۆی نەخۆشیەوە، بەڕاستی ئەوەیە کە ئەم منداڵە خواردنی دەرەوەی زۆر ناتەندروستە. کە لێ کۆڵیتەواڵێ وڵا دکتۆر گیان ئەوە شەخوا و ئەوە شەخوا ئەوە شەخوا، من حەز ناکەم لێرە نایە کۆمەڵەشت بێنم، چکە بەڕاستی ڕزقی کۆمەڵە خەڵکی لەسەرە. بەڵام ئاگاداری مناڵەکانتان بن، تکامان وایە مناڵ خوای گەورە بۆ سروشتی دروست کردووە، ئەبێ شتی سروشتی بخوا. مادەیەک معەلەبە، مادەیە لە پاکە نراوە، مادەیەک دە مادەی حافیزە و ئەنواعی شەکر و ئەنواعی پەتاتە و ئەنواعی جبس و ئەنواعی مادەی داهێنراوی تایە. بەڕاستی ئەمە هیچی تەندروست نییە لەگەڵ مناڵەکەیە. بۆیە مناڵە بێ ئاگای لە خۆی بێت. چەند جار ئەمەمان بە دایک و باوکان وتووە. بۆیە ڕۆژانەی مناڵ کە وەرێگرێ، منداڵە بێ ئەبێ زبر بێ. مناڵ بەداخەوە ئێمە کاتی خۆی پێمانەوە نەستەلەیە. ساگەنە نەستەلە لەوە شەیەکێ بە لە شتە زۆر باشەکان، ئەو نەشتی خراپ داهاتووە. مناڵ نابێ ئەو نە بەناس هەرچیەکی داوا کرد بۆی بکڕێ، هەرچیەکی ویست بیخوات ناکرێ. ئەکولەما ئیشتەڕەیتم وەکو عومەر بە کوڕەکەیەڵێ، فەرمێ هەر کاتێک حەستانی بۆی کڕن، هەر کاتێک کڕیشتانی خۆن. نابێ. بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێت تەوازونێکی هەبێ لە بینی ئەمەیە. وەڵام مامۆستاگیان تخوا خۆمان لێ بێ بەژون، با مناڵەکانمان لێ بێ بەش نەبن. تخوا مناڵەکەیە، مناڵەکە مناڵ بەو شێوەیە پەروەردە ناکرێ. فەرمێ ئیخشەوشین فەئینە النعمەتە لا تەدوم. مناڵتان زبر پەروەردە بکەن، چونکە نیعمەت بەردەوام نابێ. ئەڵێ کوڕی من ئەمە 500ە، نیوەی خەرجکە، نیوەی خەرە دەخیلەوە، نیوەی بە بەزات، نیوەی بە ئافرین، نیوەی بە خێر و خێرخوازی بۆی مناڵەکە لە ئیساکەنەوە ڕابێنیت. ئەمە ڕۆژانی مناڵە. بۆیە مناڵ ئەبێت چاوە لەسەری بێ ئەم پارەیە بەچی ئەداوە، چۆن سەرفێکە. دواتر کە هاتیتەوە ئەو مناڵە بۆ تا ئیساکەنە، نیوەڕۆیە بۆ تا ئێستا خەوتووە، بۆ بەرچاوی ئاوساوە. وەڵام ئەمڕۆ دەوامی نەبوو بۆ خۆی لە ماڵە بێتوان با ئیسراحەتکە. یعنی چی ئیسراحەتکە؟ یعنی مناڵ لە شەوە ئیسراحەت ناکە، لە ڕۆژە ئاخەوێت. واللهی قەسەم بە پەروەردگار سەرمان لە هۆرمۆنەکانی سەری شێوانوە. وامان لێ کردووە ئەم هۆرمۆنە نازانێت کەی بخەوێت، کەی ئیسراحەتکە، کەی تاقە دەرکە، کەی بیکوژێنێتەوە، کەی هەڵیکە، نازانێت. وا سەری لێ شێواوە مناڵ هەتاوەکو نیوە شەو بە دیار فلیم و بە دیار کارتۆن و بە دیار تەلەڤیزۆن و بە دیار شاشە و بە دیار ئایپاد و بە دیار مۆباڵەوەیە. دای خەبەرێ بێتەوە مناڵ بەخەبەرە، یخۆ خەریکی شەو نوێژ نییە. ئەم منداڵە پێش نوێژی بەیانی خەوتووە، یان خەوی پیا کەوتووە بە ناچاری، خەبەری نابێتەوە هەتاوەکو سەعات 10 سەعات 12. ئەگە بۆ مەکتەبی بەیانیانیش بێ بە زۆرە ببینێریت. ئەم مناڵە چی ئیسفادەیەکەکە؟ باوکی من، دایکی من، دەستان ماچەکەم، تکاتان لێ یەکەم. منداڵ لە کاتی خۆیان بێ بخەوێ. منداڵ دوای نوێژی عیشا خۆمان پێڵێن نوێژی خەوتنان باشترین کاتە بۆ خەوی مناڵ. ناکرێ مناڵ هەتا بەیانی تەقەی بێ، ئیتر دواییش نووزەی لێ ببڕێ هەتاوەکو نیوەڕۆ کەس دەماڵەوە نەبێ. ئەمە مەساتە بەڕاستی. ساکەنە ئەو خەوەی کە مناڵ لە بەیانیان نایکا، هیچی تەندروست نییە. مناڵیت
ئاوا ئەڵێ فودراوە لە دوو کێژەم سەیر مناڵەکە بزانە بۆچی مەمکی وایە بۆچی ورگی وایە بۆچی وا قەڵەوە با کۆژە مناڵە خەوی لێ تێک چووە ژیانی لێ تێک چووە ڕۆژانە و شەوانی لێ تێک چووە هۆرمۆنەکانی مێشکی هەر هەمووی نازانێ میلاتۆنین و دۆپامین و سیرۆتێنین و کۆرتیزۆڵ و هەر هەمووی بینینی چاو و سیرەکە ڕۆژە بە چاوچکە گڵۆب ئیشەکە کارەباکەی نەگوژانەوەتەوە لە مێشکی شاپێڵە کاکە وەڵڵا شەوە تۆ بێسە بخەویت باوەڕم پێ بکە مناڵمان نە زەکایی تیا ماوە نە عەقڵی تیا ماوە نە وشیاری تیا ماوە نە تەندروستیشی تیا ماوە مناڵ ڕۆژ بۆ ڕۆژ کراوە وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا دایک و باوکان تکامان وایە منداڵ ئەگەر خۆشتانمانەوە بۆ کاتێک لەبەر میوان و لەبەر کۆمەڵەشت منداڵەکانتان بخەوێنن دواتر بۆ نوێژی بەیانی خەبەریان کەنەوە لەو کاتەیە کە ئیتر ڕسقدا بەشەکرێ ابن عباس هاتەوە منداڵەکەی بینی خەوتووە لەوە چ فەقیر یەک جار بێ خەوی لەکەوت بێ فەرمی قم ئەتەنام في وقت توزع فيه الأرزاق لكاتك أخويت رزق دابا شكريه رزق خربارنية رزق أقلى رزق إدراكة رزق زيركية رزق قشية رزق هرمونة رزق تندرستية رزق هموش تيكا رزق إيمانة فبين لكاتك أخويت رزق دابا شكريه بويتو بعني أو هوا صافة هي من على كخوتوها كورتيزول لتروب كايا توبر خويت خوتو من على كشي براسي أم قليا رولا دايكانكا ڕوو لە باوکانەکە باوک هەستای بۆ نوێش کوڕم هەستاویت بەڵێ دەواچین بۆ نوێش خەبەرتان بۆتەوە کوڕەکە وەستاوە دیێڵە پێشنۆژی بۆ کچەکان کە لە ماڵەوە کەس نەخەوێتەوە یەڵا شتێکمان ببێنە با چیرۆکێ بجێڕینەوە یەڵا ئەم شۆشیە خەوی بینیەوە با بۆمان بجێڕێتەوە یەڵا با قسەیەکی خۆشکەین مناڵەکە مەشغوڵ کە تا کاتی مەکتەبەکەیەت یان تا کاتی ناخواردنی چێشەنگاویەت نابێ مناڵ ئیهمالکەیت مناڵەکە لە قاتی سەرەوەیە تەلەفۆنی بۆکەم کوڕم وەستاوی بەڵێ دادی زەحمەنێ قاچێ بە ئەرزا با جۆم لە تەپەکەی بێ ئەرە وڵات دەتاوە هەستای سەر پێ ئەبێ ئاوا مناڵ تێسکرێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها بێسەبریشی لەسەر بگریت بۆچی نوێژی بەیانی لەگەڵ هیچ نوێژەکە جەمع ناکرێ قەت پرسیاتان لە خۆتان کردووە بۆ لە هیچ کاتێکە نوێژی بەیانی کانسڵ ناکرێتەوە کاتەکەشی مەحدودە هەموو نوێژێ تا نوێژەکەی تریەت مەجال هەیە بیکەی بەڵام نوێژی بەیانی ئەم دوو سفەتی تیان نییە نەجەم ئەکرێ نە کاتەکەشی کراوەیە هەتاوەکو کاتی نوێژی نیوەڕۆ چکە نابێ خەوت بیت مەئساتە خەوت بیت ئللا عولەمانە فەرمون ئللا لیسەهران لەبەرەوە باوکی من تکامان وایە منداڵەکانتان سیستمی خەویان بۆ ڕێخن بیبەرە سەر جێگەکەی پێویستی بە چییە کوڕم دەستنوێژە گرتووە بەڵێ زیکرەکانە خوێندووە بەڵێ دانیشتووە بەڵێ سیواکە کردووە بەڵێ لەسەر لا ڕاست خەوتووی بەڵێ دەی باوەجان ئەنجا با بسم الله الرحمن الرحیم ئەخەوین ئیسراحەتکەین گڵۆب هەمووی کوژاوەتەوە هیچ ئاگرێ ئیش ناکە هیچ تروسکەیەک نییە بەڵێ ئەمە چاکە ئەمە سونەتە ئەمە خەو کۆمەڵی قۆناغا ئەمە خەوە قوڵەکەیە کە لە مناڵێخا نەک بناڵ هەتاوەکو بەیانی خەو بە شەبەحەوە بینێ بۆ چکە حتا بەیانی شەڕەتەقەی کردووە حتا بەیانی لە شەیتانی یا و شەیتان لێ یاوە تۆ بەتەمای دوایەوە خەوێ مناڵ چی لێ بێ هێتەوە وڕە کاسە مناڵێکیان بۆیە ناوم بەڵێ کاک دکتۆر جان شەو ناخەوێ وەڵڵا دانیشت بوو فەحس مەکرد خەوی لەکەوت بوو کوڕم فەحس دەکەم بەسەر بەرزکەرەوە خەوتوو بەتەمای ئەم مناڵە بچێتە مەکتەب چی فێر بێ بە زۆری نێری یعنی بەتەمایە مناڵە ئەفقەری بێتەوە ئێمەشە گلەی یەکەین ئاستی مناڵەکانمان دوا کەوتووە مامۆستا هەموو شتێکم بۆ خستووەتە بەردەستی نابێ بە هیچ چۆن بێ بەهیچ باوکو جان تۆ مناڵ تەحتیم کردووە تۆ قوڕێ کردو بەسەریە تۆ هەموو شێ ئەو مناڵە تەقدیرێی تێ حەپی خەوێی تێ بەیانیان بۆیە بەڕێزەکانم سیستمی خەوی مناڵەکان تا ڕێکردنەوە دەستان ماچەکەم دوای چاوەڕی بەرهەم بلیان بزانە ئەم مناڵە بێ بەچی بە ئەو ڕۆژی کە بەیانیان هەستاوە لەگەڵ تا جاو لە باوەمڕۆ دووشەمەیە با بەڕۆژوو بین بەسەر چاو بەڕۆژوو بین ئەمڕۆ لە مزگەوت تێمێنینەوە تا خۆر خەڵاتن سونەتێکی زۆر کەورەیە بەسەر چاو چێشەنگاوەکەکەین بەڵێ دوای چین بۆ ئیش مناڵ وا پەروەردا بێ بۆیە خەوی مناڵ یەکێکە لە خاڵە گرنگەکان کە مەفروزە دایک و باوک ئاگایان لێی بێ خاڵێکی تر کە مەفروزە خۆشەویستەکانم دایک و باوک پێش مناڵەکە باوک دانیشێ بە دیار سفرەکە و چیمان هەیە و ئەیکوا ئەی بۆ فڵان شت نییە شتە
کە مناڵەکە تۆی بینی تەرکیزە لەسەر خواردنەکەی ئەویش تەرکیزە لەسەر خواردن هەموو ژیانێ بێ بە هەڵپا لە مەکتەب خواردنی خواردووە و پارەی سەرف کردووە وێتە ماڵەوە تۆزێم ڕموشی لە سەلاجەکە کردووە ئەنجایەتەوە لەسەر سفرەکە دانیشێ ئەنجا برسیە وەکوی کە 2 ڕۆژ بێنایی نەخوارد بێ و هەڵپەیەتی بە هەموو لایەکە بەتەمای مناڵێکی تەندروستی دەدەچێ ورگی لە پێش خۆیەوە ڕوە باشە مناڵە پیر بێ چی لێت چۆری بەقەدەر سێقاتی پیرێ بەرز بووەتەوە ئەمە هەمووی لە دڵیە ئەنیشێ هەمووی لە بۆری خوێنی ئەنیشێ دوای تووشی شەکرە و تووشی زەخت و تووشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن من أشراط الساعة ازدياد موت الفجأة یەکێ لە نیشانەکانی قیامەت مردنی کتۆپڕ زۆرە بێ بۆچی زۆرە بێ چونکە ستمەکان هەمووی تێکەچن بەسەریەکە بۆیە باوکەکە دانیشت دێ یەڵا بسم الله الرحمن الرحیم یەڵا بسم الله بکەن کوڕی من یەڵا بەدەستی ڕاست یەڵا شکری نیعمەتی خوای گەورە بکەن یەڵا مناڵ بینی باوکی چوارتی کاخوا و تێر ناخواوە گەڕێتە دواوە مناڵەکە سەیری باوکێکە بەڵام بینی باوکیر لەسەر سفرەکە شتە چنێتەوە و دایکی بە هەمان شێوە گسکی لێیەن ئەیشەڵەنجا خۆ دیارە مە شتێکی زۆر باشە وەڵڵا ئەم گسکە وەڵا ئەم گسکە عایدی مناڵ فێرە بێ لەگەڵ دایک و باوکە لەبەرەوە دایک و باوک ئەبێ خواردنێکیش دانێ لەسەر ئەو سفرەیەکە تەندروست بێ وە سونەتی بێ هەموو شتێ نادێ بە مناڵ جسمێکی زۆر عەجیبی هەیە خوای گەورە بۆی دروست کردووە بۆیە بێ پێکهاتەکەی مناڵە بینی ساکەنە ئەو ڕۆژن مناڵێکیان هەنا بۆ ئەوی کاکتۆر لە دوو شوێنەوە بەس دەستی شکاوە بۆ پوکاوەتەوە ئێسکی پوکاوەتەوە بۆیە بەڕێزەکانم مۆزوعی خواردن مۆزوعی خەو کە ئەمە خاعەکانن مەفروضە دایک و باوک زۆر ئاگایان لێ بێ و بزانن چییە گوزەرێ حتا مناڵ کە نەکەر خواردن حتا ئەو ئاوەی کە خواتەوە ئەدی کوڕم دانیشە بە دانیشتانەوە بیخوا ئەدەی سێجار قمی لەسەرکە ئەم خواردنە سەری دانە پۆشا بوو نابێ بەیانی بەبی ڕژین ئەم خواردنە ساردە ئەمە فێنکە ئەمە حرامە ئەوە حەڵاڵە دەسەخیتە سەر هەموو شتەکان مناڵە بێ لە مەجلیسێکا دانەنیشێ وەڵاهی زۆر داوای لێبوون نەکەم دکتۆر وتێتی نابێ مناڵەکە بۆنی دووکەڵە بێ بەسەریە ئەو گرێنی فاویانەشی هی ئەوەیە لەبەرەوە حەز ناکەم لە ماڵەوە جگەرە بخۆی لەوانەی پێش ناخۆش بێ وەڵڵی من ڕاهاتووم و ئەگە پێش ناخۆش ئاڕۆم نەوەڵاقی ناکە دە مناڵەکە زەحمە دەبێ لەوچێ بۆ منی زەرری هەبێ بەس بۆ مناڵەکە خراپترە مناڵەکە بکە دەرەوە هەر بۆی کە میوانەکەی ئەحراج بێ من بە باوکە کاڵم ئەڵێم کوڕی من کێشەی ئەم دایک و مناڵەت تۆیت تۆ جگەراکی کاوتە بەخوا لە دەرەوەی خۆم ئەڵم کوڕم خۆ تۆ سیەکان لە دەرەوە بەجێ نایاڵی نایهێنی تۆ ماڵەکە دوایی دووکەڵەکەی تۆ بەسەر و چاویانە بەرەوەڵڵا ئیدی وەڵڵی برام گلەی لەوان مەکە ئەم بەسمە خۆی خۆڵقانوتە تۆ بەرگە ئەگریت ئەڵێ وەڵام من عیب منیڵی تۆپم مناڵەکە بەرگە ناگرێ مناڵ ناسکە بە هەموو شتێ تێکەچێ بۆیە مەفروزە تەندروستی مناڵ ئین لجەسەدیکە عەلەیکە حەق بەمە زۆر جار ئەو لاشەیی کە مناڵ هەیەتی لاشەیەکە فێریکەین ئەڵی کوڕەکەم کچەکەم ئەم لاشەیە خوای گەورە پێی بەخشیویت ئەم لاشەیە ئەمانەتە لاو نابێ هەروە بەو شێوەیە سەرفیکەیت جا ئەگەمە لێنڵێتێتە بێت کە لە خاڵەکانی تر زۆر گرنگترە بە تایبەتی لەم ڕۆژەیە ئەسمای کچی عومەیس هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتێی پێغەمبەری خوا منداڵەکانی جەعفەر تاوان باوکیان شەهید ببوو فەرمی منداڵەکانی جەعفەر چاو زۆر لێیانەیە ڕوقیان بەسەرا بخوێنم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نعم فلو كان شيء يسبق القضاء لسبقته العين ئەگەر شتێ پێش قەضای خوای گەورە بکەوتایە چاو پێشەکەوت زۆر ئاگایم خاڵە بن زۆر وریا بن بە بۆنەی ئەم سۆشیال میدیا و ئەمەی کە ئێساکە نەبڵاو بۆ تۆ مناڵێک مانجلەیەکی جوانی لەبەرە ئاتخوا زۆر جوانە با ڕسمێکی بگرم بڵاوێکیتەوە ئەم مناڵە ئەبێ لە چاو دۆرخێرێتەوە نەک عەرزکرێ لە هەموو شوێنەکە و مناڵ 100 ڕسمی هەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵێکی بینی ئەگریا ئازاری هەبوو تۆ دیقەتی ئەم خاڵە بن فەرمی مالی صبیکم هذا یبکی فەرمی و مناڵەکەتان بۆ چی ئەگری دیقەت بە یەکسەر ئێمە بووینە عەقڵمان بۆ خواردن و بۆ گەرما و سەرماچوو فەرمی مالی صبیکم هذا یبکی فهلا استرقیتم له من العین فەرمی چاوەزارتان بۆ کردووە
ڕوقیەتان بەسەرا خوێنووە، قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس بەسەرا خوێنووە، ئاەتەل کورسیتان بەسەرا خوێنووە، لە چاو پاراستوتانە مەبەستمان بە چاوەزار ئەو چاوەزارە نییە کە هەڵەواسرێ بە مناڵایە خود لە ماڵەوە دائەنرێ، مەبەستمان ئەو زیکر و ڕوقیانەیە کە بەسەر مناڵا خوێنرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو جارێک حەسەن و حوسین کە هاتن بەلای فەرمووی ئوعیذکما بکەلیمات الله التامة من كل شەیطان وهامة، ئەتان پارێزم بە ناوجوانەکانی پەروەردگار بە قورئانی خوای گەورە لە هەموو شەیطانێک لە هەموو درندەیەک کە گەستن و زەهری پێوەیە، لە هەموو چاوێکی خراپیش. كان أبوكم إبراهيم يعوذ إبراهيم وإسحاق، باوكتان إسحاق ويعقوب كإبراهيم بو يفرمي إسحاق ويعقوب بمشوية چاوەزار بۆ کرد. بۆیە بەڕێزەکانم هەر کاتێ بینیتان مناڵە زۆرەگری دکتۆری دنیا و پێ کردووە، دکتۆرە لە بەخوایش عیبی نییە، ئەڵێ دکتۆر جاندەی نەخۆشە، بێتاقەتە، بێهێزە، نازانین چی لێ بکەین. ئەم چارەسەری یەکەم و مۆزوعی خەو و خواردنە بۆ چارەسەر کرد، ئەنجا بچۆ ڕوقی بەسەرا بخێنە. بۆیە بەڕێزەکانم منداڵ لەم ڕۆژگارەیە ناشارێتەوە، نیقاب و پەچەی بۆ ناکرێ، بەڵام بەبێ خۆمان بەشی ئەوەمان تیابێ هەموو بەیانیە کە مناڵەکەت ئەنێری جانتاکەی بۆ پێچیتەوە ئەینێریتە دەرەوە، ڕوقیە و دوعا و زیکرەکانی بەسەرا بخوێنە، خۆشی فێرکە کە بیرخێنێ بۆ ئەوەی کە پارێزراو بێ. خوای گەورە مناڵی هەموو لایەکمان پارێزراوکە و ڕۆژانەی مناڵەکانمان تەندروستکە و بتوانین ئینشاءڵڵا بەو شێوەیە کە لە سونەتە هاتووە و سەحابە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵەکانیان لەسەر ڕاهێناوە، ئێمەش مناڵەکانمان ئاوا ڕابێنین بۆ ئەوەی کە ئەویان لێ بەرهەم بێ کە لە پێشینەکانی خۆمان بەرهەم هات. السلام عليكم ورحمة الله وبركاته.